مێتاڤێرس جیهانێکی ڤرچوال یان هەمان خەیاڵی لێکبەستراوەیە کە لەوێ بەکارهێنەران دەتوانن لەگەڵ ژینگەی دیجیتاڵ و لەگەڵ یەکدی لە کاتی ڕاستەقینەدا پەیوەندیان هەبێت و کار بکەن. جیهانی مێتاڤێرس بە تێکەڵاوێک لە ڕاستی زیادکراو یان هەمان ئاگومنتال ریاڵیتی و ڕاستی ڤرچوال یان هەمان ڕاستی مەجازی یاریە ئۆنلاینەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان وەدی دێت کە دەدباتە ناو تاقیکاریەکی نقمکەری هاوبەش لەگەڵ هەموو ئەوانەی لە ناو ئەو جیهانە بەشدارن. ڕەنگدانەوەی مێتاڤێرس لەسەر هاوڵاتی دیجیتاڵ بێوێنە دەبێت. ڕەخساندنی ژمارەیەکی زۆر هەلیکاری نوێ، پەیوەندی کۆمەڵایەتی، خۆشگوزەرانی دیجیتاڵ و پەروەردە تەنها چەند نمونەیەکین. مێتاڤێرس نیگەرانیشی لە بواری پاراستنی تایبەتمەندیە کەسیەکان، ئالوودەبوون بە جیهانی دیجیتاڵ و سەر لێ شێواوی زیاتر لە نێوان جیهانی فیزیکی و دیجیتاڵ لەگەڵ خۆی دێنێت. هاوکات مێتاڤێرس بەردەوام گۆڕانکاری و پێشڤەچوون بەخۆیەوە دەبینێت و پەیوەندی نێوان هاوڵاتی دیجیتاڵ و تەکنۆلۆژی لە داهاتووی نێزیکدا وێنا دەکات. مێتاڤێرس بە هەلەکان و ئاڵنگاریەکانیەوە دەبێ بە باشی پلانی بۆ دابدرێت بۆ ئەوەی داهاتوویەکی کاریگەر سەرکەوتوو هاوسەنگمان هەبێت لە جیهانی دیجیتاڵدا. ئەوە دیجیتال سیتیزەنە. ئەم کاتتان باش. من هەژار برنجیم بەڕێوەبەری تەکنیکی تۆڕی میدیایی ڕوودا و نۆهەم پادکەستی دیجیتال سیتیزەنتان بە هاوکاری ساوند ئەدیتەری بە توانای ڕوودا و زانست سەلیم پێشکێژەکەم. ئەم پادکەستە هەم ئەزموونێکی نوێ و هەم ئاڵنگاریەکی گەورەشە، چونکە تەکنۆلۆژیەکی زۆر سەردەمیانە و قوڵ بە زمانی کوردی دەبێ پێشکێش بکرێت. هەفتانە چاوەڕێم بن بۆ ئەوەی بە کوردی و بە خێرایی لە دوایین داهێنانە تەکنۆلۆژیەکان ئاگادارتان بکەم. مەبەستمانە هاووڵاتیانی کوردستان هاوکات سیتیزێنێکی باش و شارەزای جیهانی دیجیتاڵ بن. ئێوە گرنگترین و گەورەترین سپانسەری ئەم پادکەستن. دەگەڵمان بن بۆ دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیە. هێدفۆنەکانتان لەگوێ بکەن، جێتان خۆشکەن، وەرن با بزانین جیهانی خەیاڵی مێتاڤێرس چییە. وەک نەریتی هەفتانە بە چەند سەردێڕی ڕووداوە تەکنۆلۆژیەکان دەست پێ دەکەین. زانجیان لێی دەبا بڕۆین. محەممەدی کوڕی سەلمان، شازادە گۆرانخوازەکە، ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەیهەوێت سعودی بکات بە جەمسەرێکی تەکنیکی جیهانی بەهێنانی تەکنۆلۆژی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بۆ وڵاتەکەی. لە دوو ڕاگەیەندراوی زۆر گرنگ و جیاوازدا ڕۆژانی 3 و 4 ئەیلول گوگڵی ئەمریکی و هواوی چینی ڕایانگەیان کە دوو داتا سنتەری سەرەکی و زۆر گەورە لە وڵاتە دادەمەزرێنن کە یەکەمین دەبن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. داتا سنتەرەکەی گوگڵ لە وادی نەمار کە دەکەوێتە باکووری ریاضی پایتەخت 1000 هەلیکاری نوێترین پێشکەوتنەکان لە بواری ئەنەرژی پاک و بەرزترین ستانداردەکانی بواری ئاسایشی سایبەری دەگەڵ خۆی دێنێت. کلاود سنتەرەکەی هواویش لە ریاضی پایتەخت لەسەر ڕووبەری 10,000 متری دووجا دەبێت بە ماڵی 1000 سێڤەری ئەو کۆمپانیا بەناوبانگە چینیە کە هێز دەبەخشێتە کارەکانیان لە بواری ژیری دەستکرد، شەبەکە و ڕێکخستنی زانیاری واتە داتاکان. وەڵڵا بژی کاک محەممەدی کوڕی کاک سەلمان. تیمێکی لێکۆڵەران لە زانکۆی زوریخ لە سوئیس یان هەمان سوئیسرا لە پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ کۆمپانیای ئینتەل ڕایانگەیان کە توانیویانە سیستەمێکی سەر بەخۆی فراندنی درۆنیان فڕۆکەی بێفڕۆکەوان بە کوردیەکەی بەرهەم بێنن کە دەتوانێت لە پێشبڕچێدا لەو درۆنانە بباتەوە کە مرۆڤەکان دایانفڕێنن. ناوی ئەو سیستەمە سویفتە. ئەو سیستەمە زانیاری ڕاستەقینەی هاوکات لە ڕێگای کامێراکانی سەر درۆنەکە وەردەگرێت و ڕێکیان دەخات بۆ پلانی فراندنی درۆنەکە. لە چەندین تاقیکاری و پێشبڕچێدا سویفت سیستمی زانا سوئیسیەکان توانیوێتی یەکەمەکانی بواری فراندنی درۆن لە جیهاندا پاش بخات و لێیان بباتەوە. لە بەرچاوترینیاندا سیستمی سویفت توانیوێتی بە جیاوازی نیو چرکە لە یەکەمی جیهان لە بواری فراندنی فڕۆکەی بێفڕۆکەوان بباتەوە. تاکە ئاڵنگاری ئەو ژیرە دەستکردەی درۆنەکان دەفرێنێت ئەوەیە کە لە کاتی هەورە بروسکەدا تواناکانی کەمتر دەبێتەوە و هێشتا بۆ ئەو کاتانە دەبێت ژیرتر بێت و زیاتر فێر بێت.
کۆمپانیای مێتا فەیسبووکی جاران چەندین کارایی نوێی بۆ تۆڕی کۆمەڵایەتی ترێدز زیاد کردووە کە دیارترینیان نیشاندانی بەرچاوترین ترێدزەکانە لەسەر ئینستاگرام کە بەکارهێنەران دەتوانن ڕاستەوخۆ لەسەر ئینستاگرامەوە ئەپی ترێدز بکەنەوە و بابەتەکە ببینن. مێتا دەڵێت زۆر گۆڕانکاریان لە ترێدز کردووە لەو کاتی کە یەکەم جار دەرچوو هەتا ئێستا و بەردەوامیش دەبن لە زیادکردنی کاراییەکان، بەڵام نێوانە خۆمان بێ هێشتاش نەیانتوانیوە ترێدز زۆر باش پێش بخەن. لە ئاخر گۆڕانکاریەکان لە گرێبەستی بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی ئێکس یان تویتەری جاران کام ڕۆژانە دەگەڵکردنەوەی ئەپەکەی پامێکتان بۆ دێدەڵێ ئەوەی قبول کە یانیەوە گرێبەستی نوێی بەکارهێنەرانە دەڵێت لەمە و بەدوا ئەوان حەقی کۆکردنەوەی زانیاریە کەسیەکان بە خۆیان دەدەن، بەڵام کام بەشی ڕابردووی پەروەردەی ڕابردووی کاری بەکارهێنەران دەگەڵ ئەو زانیاریانەی کە لەبەردەستن بۆ ڕایگەشتی کۆی دەکەنەوە بۆ ئەوەی بتوانن ڕاهێنانی زیاتر بکەن بە سیستمەکانیان لەسەر ژیری دەستکرد. ئیلان ماسک خاوەنی کۆمپانیای ئەکس پێشتر ڕاگەیاندبوو بۆ ئەوەی کە بیرتان بێنمەوە کە ئەو پلانی هەیە سیستمی ژیری دەستکردی خۆیان پەرە پێ بدات بە ناوی XAI کە لە تویتەکانی سەر ئەکس کەڵک وەردەگرێت بۆ ڕاهێنانی مۆدێلەکانی ژیری دەستکرد. لە بیرتانە بەرنامەی یەکەم ژیری دەستکرد لەوێ باسی مۆدێلەکانم کرد ئەوە هەوە ئەگە پێتان خۆش بوو یا جۆتان لێنەبەوە بگەڕێنەوە سەر پادکەستی یەکەم جۆ بدەنە پادکەستی ژیری دەستکرد. بەڵام هاوکات ئیلان ماسک ئەوەشی ڕاگەیاندووە کە زانیاری ناو پەیامە تایبەتەکان ینی پیەمەکان بۆ مەبەستە بەکارنایە، بەڵام هەمووشی لەبەردەستی خۆ. باسی هەواڵێکی نۆستالژیش بکەین. لە بیرتانە هەر کات ویندۆزتان دادەنا پرۆگرامێکی دەگەڵ دێ لە ناو ویندۆز بەنی وەردپاد ئەوەی تێیدا دەنووسن قەدیمیش کورتەر دەوێت نووسیوێتیەوەنە دوای 28 ساڵ کە پرۆگرامی وەردپاد بەشێکی جیانەکراوە بوو لە سیستمی بەڕێوەبەری ویندۆز کۆمپانیای مایکرۆسافت ڕایگەیان کە ئیتر ئەو پرۆگرامە پێش ناخات و لە ڤەرژنەکانی داهاتووی ویندۆزدا نابێت. وەک خاڵێکی چاوەڕوانکراویش مایکرۆسافت داوا دەکات لە بڕی وەردپاد بەکارهێنەران دەتوانن پرۆگرامی وەرد هەمان کۆمپانیا بەکاربێن بەس تەبعاً بە پارەیە ئەو، بەڵام دەشزانم زۆربەتان کراکەتان هەیە دەی با کەس نەیویسێ دەی با بڕۆیت. یەکێتی ئەوروپا ناوی ئەو 6 کۆمپانیای ئاشکرا کرد کە دەبێت پابەند بن بەو یاسا نوێی ئەوەندایان ناوە بۆ ڕێخستنی بازاری دیجیتاڵی. ئەو کۆمپانیایانە ئەپڵ، ئالفابێت، ئامازۆن، لایتدەنس، مێتا و مایکرۆسافتن کە بە دەرگا پارێزەکانی ئینتەرنێت دەناسرێن. ئەو کۆمپانیایانە دەبێت یاسانویەکەی یەکێتی ئەوروپا کە بە دیجیتال مارکت ئەکت ناسراوە لەسەر 20 سەرویسی خۆیان کە بەرچاوترینیان گەڕان تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێکلامە ئەلکترۆنیەکان و بازاری ئەلکترۆنیە ڕاچاو بکەن و 6 مان کاتیان هەیە هەتا بە تەواوی خۆیان دەگەڵ ئەو یاسایە ڕێک بخەن ئەجینا جۆیان دەچێشن دایان بەنەدادگا پارەیەکی زەبەلاحیان لێدەستێنن. دەستەڵاتدارانی چین بەکارهێنانی ئایفۆنیان بۆ کارمەند و کارە فەرمیەکانی ئەو وڵاتە قەدەغە کرد. ئەو بڕیارە بۆ چەند کۆمپانیایەکی دیکەی بەرهەمهێنەری تەلەفۆنە هۆشمەندەکانیش دەرچووە کە چینی نین، بەڵام ناویان ناشکرا نەکراوە. ئەگەر لە یادتان بێت ماوەیەک پێشێستا ئەمریکا و کەنەدا بەکارهێنانی تیکتاچیان لەو وڵاتە بۆ کارمەندانی حکوومەت قەدەغە کرد. ئەوان ژێستا دەڵێ نەگەرەوە تیکتاکتان قەدەغە کردو ئێمەش ئەپڵەکەتان قەدەغە دەکەین بۆی باوەڕمان بە یەکتر نییە. آخر هەڵبژاردەی ڕووداوە تەکنۆلۆژیەکان کۆمپانیای گوگڵ چەند بەڕۆژکردنەوەیەکی لە ناو سیستمی ئەندرۆید ئەنجامداوە و چەند ئەپێکی بەڕۆژ کردوێتەوە و کارایی ئەپەکانیشی زیاد کردو، بەڵام لە هەمویان بەرچاوتر لۆگۆی ئەندرۆیدی گۆڕیوە بە 3D و ئەیەکەی دەستپێکیشی لە ئەی بچوو کردووە بە ئەی گەورە. ئەوانەی بیستان چەند سەردێڕێکی هەواڵە تەکنۆلۆژیەکانی چەند ڕۆژی ڕابردوو بوون کە بۆمان هەڵبژار بوون. ئەم هەفتەیە باسێکی زۆر سرنجڕاکێشمان هەیە، هەم سرنجڕاکێشە، هەم قوڵە، هەم بەردەوام لە گۆڕانکاریدایە. بەڕاستی زەحمەتیشە بۆ باسکردن بە کوردی بۆ لەبەرەوەی تەکنۆلۆژیەکە نوێیە، هەموو وشەکانی بە ئینگلیزین، ئینگلیزەکان خۆیان بە تەواوی لی تێنەگەیشتونە چ مەسەلەیە و دۆزینەوەی وشەی کوردی بۆ باسەکە وەک دەڵێن کاری فیلە. بەڵام بە بۆتان باس بکەم و حەولی خۆشمی دەگەڵ دەدەم باشتە خۆشەکەش مێتاڤێرس. بە هێشتا لەوەی دەست پێ بکەینەرێ باوکەکەم ئەو مێتاڤێرسە هێشتا چییە؟ مێتاڤێرس
کۆنسێپتێکی نوێیە لە جیهانی دیجیتال کە باس لە جیهانێکی هاوبەشی ڤرچواڵیان خەیاڵی دەکات بە تێکەڵاوبوون لەگەڵ جیهانە فیزیکیەکەی خۆمان. بە کوردیەکەی لەسەر ئینتەرنێت جیهانێکی خیاڵی دروست دەکات کە بەکارهێنەرانی ئینتەرنێت تێیدا هەم پەیوەندیان دەبێت هەم کار دەکەن، تەنانەت دەتوانن ببن بە خاوەنی بەشێک لەو جیهانە خیاڵیە تێیدا بکڕن، مڵکیان هەبێ، ماڵیان هەبێ، شوێنی کاریان هەبێ. ئەوانەی حەز بە یاری ئەلکترۆنی دەکەن لەسەر ئینتەرنێت دەزانن ئەوان لەو بوارەوە هەر ئێستاش زۆر پێشکەوتون، واتە ئێستا هێندێک یاری دیجیتاڵی هەن کە یاریکەرەکان لەگەڵ یەک لە ناو یاریەکە پەیوەندیان هەیە و قسەش دەکەن، جاروبار پرۆژەی هاوبەشیشیانەیە و دەستنە شەڕی ئێران و توران لەگەڵ یەکتری ئەوان دەیکەن، بەس بەگشتی مێتاڤێرس هێشتا ماویەتی و بەرەو پێشکەوتن و گۆڕانکاریە بەردەوام. ڕابردوو مێتاڤێرس دەگەڕێتەوە بۆ کۆنسێپتی ئەو ڕۆمان و پرتوکە داستانیانەی هەڵقوڵاوی خیاڵی مرۆڤەکان بوون، ئەوانەی کە دەیانەویست جیهانێکی خیاڵی دروست بکەن جیا لەو جیهانەی خۆمانەوە کە ئێستا تێیداین. بە ئینگلیزی پێیان دەڵێن ساینس فیکشن بەوانە. هەروەها ئەو بەدڵنیاییشەوە هاتنەکایەی تەکنۆلۆژی ڤرچوال ڕیاڵیتی، واتەوەی پێی دەڵێن ڕاستی خەیاڵی یان هێندێک کەس بە مەجازی ناوی دەنێن. ئەوە هەنگاوێکی گەورە بوو بۆەوە بوارە، بەڵام دەبێ بزانین بۆ ئەوەی مێتاڤێرس یان هەمانە و جیهانە خیاڵیە دروست بێت چی پێویستە، چۆن پێک دێت، چەند لایەنی هەیە. بە هەناسەیەک بدەین و بۆتان باسکەم. بۆ ئەوەی جیهانە خەیاڵیەکەی مێتاڤێرس دروست بێت دەبێت ڤرچوال ڕیاڵیتی، ئاگومنتال ڕیاڵیتی، گرافیک و هۆلۆگرام و هێزی ژیری دەستکرد و کۆمپیوتەرە زۆر بەهێزەکان هەمووی دەست بدەنێ یەکدی و پێچی بێن. دەبا لە ڤرچوال ڕیاڵیتی یان ڕاستی خەیاڵی دەست پێ بکەین، ئەوە یەکەم بەشیەتی بزانین ئەو چییە. دەزانن نمونەی هەرە هاسانی ڤرچوال ڕیاڵیتی چییە؟ بینیوتانە کاک دڵبخین و کاک شاه و پێشکەشکارەکانی دیکەی ڕوودا و هێندێک جار هەڵ دەبەزنەوە و دا و دەبەزن و دەچن بۆ ئەم شار و ئەو شار و باسی ڕووداوەکان دەکەن، دەڵێ وەکۆی لەوێ بن، دەڵێ ئەها ئەو شاه و دەڵێ ئەوە لێرە وایە و ئەوە تەیارە دێ و ئەوە هاتوو نا ئەوە زەلزەلات و تێچی شکاند و وانیشان دەدەن کە لەوێن، بەڵام وێنەکان ڕاستی نین، بە گرافیک دروست کراوە. ئەوە ڕێک ئەو ڤرچوال ڕیاڵیتیە کە باسی دەکەن، بەڵام ئەو گرافیستە فەقیرانە هەتاکو ئەو گرافیکانە ساز دەکەن پشتیان دەشێ. ئیندا هەندێک جار 3-4 ڕۆژان کۆمپیوتەرەکان خەریکی ئەوەی ڕەنگدەر و مندر و هەڵاو بەزمن بۆی بتوانن ئەو گرافیکانە دروست بکەن کە پێشکەشکارەکان بتوان تێیدا ئەو هەواڵانە پێشکەشکن. اینجا وەرە بیر لەوەی بکەوە کە مێتاڤێرس هەمووی ئەو دیزاین و کاراییانە لە کاتی ڕاستەقینە، ینی هاوکات، ئەوەی کە پێی دەڵێن ریل تایم بە ئینگلیزی دەیکا. ئەدی چۆن قوربان فشە نییە خۆ. باسی ڤرچوال ڕیاڵیتیمان کرد. ئەدی ئاگومنتال ڕیاڵیتی ئەوە چییە؟ بە کوردیەکەی نێزیکترین وشە کە دەتوانین بەکاری بێنین بۆ ئاگومنتال ڕیاڵیتی ڕاستی زیاد کراوە. بۆش ئەگەر هەم دیسان بمەوێ نمونەیەکتان لە ڕوودا بۆ بێنمەوە، ئەو کاتانەیە کە دەبینی خەریتەیەک یان گرافیکێک یان ئامارێک لەسەر عەرزی ستودیۆی ڕوودا و لە تەنیش پەیامنێرەکە لە دەرەوە لە شوێنێک دەردەچێ و بێژەرەکە یان پەیامنێرەکە دەستی بۆ ڕادەدەیرێت و دەڵێ ئەوە ئەوەیە و ئەوە ژمارەکەی ئەوەیە و ئەوە مەسەلەن چوزانم حەمەی شێخ فاتح دەڵێ ئەوەندە پاوڕێی زیاد کردو و چی و چی، ئەوە پێی دەڵێن ئارگومنتال ڕیاڵیتی، واتە ڕاستی زیاد کراوە. ئەوە ڕێک وەکو ئەوەیە کە کاتێک تو ئەو گرافیکە لە ستودیۆی ڕوودا و زیاد دەکەی، بۆیە پێی دەڵێن ڕاستی زیاد کراوە. کەوابوو دەبێت جیهانێکی خەیاڵیە هەمان ڤرچوال ڕیاڵیتی دەگەڵ ڕاستی زیاد کراو یان هەمان ئارگومنتال ڕیاڵیتی تێکەڵ ببنەوە بۆی کە سەرەکی ترین و بەردی بناغەی مێتاڤێرس دابنێن. اینجا ئاغاجیان شتەکە هەروە بە هاسانیش نییە ها. دەگەڵەوەی ڤرچوال ڕیاڵیتی و ئاگومنتال ڕیاڵیتی دەبێت دیزاین بکرێن، ڕێکیش بخرێن وەکو گرافیک، بەڵام دەبێ سێڕەهەندیش بن، چونکی جوڵەی تێدایە، خۆتو بەز لە یەک شوێنەوە چاوی لێ ناکەی.
ئەوەی پێی دەڵێن 3D دەبێت 3Dش بێ. کارەکەی هێشتا زۆریشی ماوە. اینجا دەزانن چاو و مێشتی مرۆڤ هاوکاریەکی یەکجار زۆر نێزییان هەیە بۆ ژیان، بۆ تێڕوانینەکانی ژیان. کاتێک لە شوێنێک دەڕوانین چاول شتەکان بۆ مێشک دەگوازێتەوە، مێشتیش لێکدانەوەیان بۆ دەکات. هەڵسوکەوتەکان نیشمان مێشک کۆنتترۆلی دەکات. لە جیهانی دیجیتالدا کامێراکان ڕۆڵی چاو دەبین. بەڵام چونکە جیهانەکەی مێتاڤێرس خیاڵیە و فیزیکی تێدا نیە، دەبێت مێشتێکی دیجیتالیش هەکە هەمان دەبێتە کۆمپیوتەرەکە زەبەلاحەکان یان بەهێزەکان هەمووی ئەو جیهانە خیاڵیە لەگەڵ چاوی ئێمە و کامێراکان ڕێک بخەن هەتا تێڕوانینی چاو و مێشتی ئێمە ڕاستی بێت و نێزیکترین جیهان لە جیهان ڕاستیەکەی ئێمە پێک بێنن. بەڵام جیهانێکی خیاڵی کە زۆر نێزیکە لەو جیهانە ڕاستەقینە و فیزیکیەی کە ئێمە لە ڕاستیدا تێدا دەژین. تەنها دەتوانین بڵین ئاشتکردنەوەی جیهانی خیاڵی دەگەڵ جیهانە فیزیکی و ڕاستیەکەی خۆمان لە ڕێگای ژیری دەستکرد و کۆمپیوتەری زۆر زەبەلاحەوە دەبێت، بۆی کە مێشتی ئێمە پێی وابێت دەتوانێت وەکو جیهانەکەی خۆمان دەگەڵ ئەو جیهانە خیاڵیە هەڵسو کەوت بکەین. ئەوجار باسیۆشم کرد لە نێو ئەو جیهانەی مێتاڤێرس مرۆڤەکان دەتوان هەڵسو کەوت بکەن لەگەڵ یەکتری، پەیوەندیان هەبێت لەگەڵ یەکتری، بەس بۆ ئەوەی کەوە ڕاستی بچێت دەبێ مرۆڤەکان یەکتر ببینن. کابوو ئەگەر من برادێکم هەیە بەڕاستی و ئەو برادرم ئەویش لە مێتاڤێرسە منیش لە مێتاڤێرسم دەبێ یەکتر ببینین لەوێ، کە یەکترمان بینی دەبێ مرۆڤەکانیش بەڕاستی دیار بکەن. کابوو دەبێت مۆدێلێک یان دیمەنێکی نێزیک لە ڕاستی هەرکام لە مرۆڤەکانیش لە نێو ئەم جیهانە خیاڵیە دابڕژرێتەوە کە ڕاستۆخۆ جوولەی لە جوڵەی لەشی مرۆڤەکان بچێت. جا ئەو بە ئەنیمەیشن بێت یا جوڵەی دیجیتالی یا پێشاندانی مرۆڤێکی دیکەی ناو جیهانە خیاڵەکە. ئەو کارە پێویستی بە هێزی یەکجار زۆری کۆمپیوتەرەکان هەیە. هەندێک جار پێی دەڵێن هۆلۆگرام. دەگەڵەوەی کۆمپیوتەرەکان یەکجار زۆر بەهێز بوون و ڕەنگە لە داهاتوویەکی نێزیکدا دەگەڵ هاتنەکایی کۆمپیوتەرە کوانتۆمەکان کە حەول دەدەم لە پادکەستێکی دیکەدا باسی ئەوانیش بکەم ڕەنگە زۆر بەهێزتریش ببن. بەڵام هێشتاش ئەو مێشکەی مرۆڤ زۆر کاریگەرە، زۆر کار دەکات کە پێویستی بە پێشکەوتنی زیاتری کۆمپیوتەرەکان هەیە بۆی بتوانن خۆیان وەوی بچوێنن. بە تایبەتیش ژیری دەستکرد دەبێت زۆر فێر بێت هەتا بگاتەوە مێشتی مرۆڤ. بۆ ئەوەی ئەو جیهانی مێتاڤێرس ببینین پێویستیمان بەو چاویلکە زەبەلاحە گەورانە یان هێندێک کەس پێیان دەڵێن کڵاو، ئەو کڵاوە ئێلکترۆنیانە هەبێ، ئەوەی بە ئینگلیزی پێیان دەڵێن VR هێدسێت. دەبێت ئەوە لە سەرمان بکەین بۆی بە تەواوی زاویەی بینینی چاومان وا هەست بکات کە لەو جیهانە خیاڵیەی مێتاڤێرسدایە. ئێستا هێندێک کۆمپانی ئەو کڵاوانە ساز دەکەن، بۆ نمونە ئامازۆنیەکی باشی هەیە، مێتا فەیسبووکی جارانیەکی باشی هەیە، ئەوەنێ باسیشمان کردووە ئەپڵ ڤیژن پرۆ دەردەخا ئەو ڕۆژانە کە بە شتێکی یەکجار زۆر سەیر و سەمەرە پێناسە دەکرێت، دەڵێن پێشکەوتنێکی زۆر دەخاتە پیاسەی ئەو مەسەلەی ئەو VR هێدسێتانە. بەس خۆشیشە کە دەچێت ناو جیهانە خەیاڵیە. باش ئێستا با چاومان داخین بچینە ناو ئەو جیهانە خەیاڵیە، ئەوەی مێتاڤێرس. بیهێنە بەرچاوی خۆتان ڕۆژێکی ئاسایی لە جیهانی مێتاڤێرس، ڕێک وەک ژیانی ئاسایی وەکو خۆمان. لە ماڵەوە دەردەچی پیاسەیەک دەکەی، ڕەنگە جیرانەکەت کاک ژیرۆی خاوەن سینەما بێ لە جیهانی مێتاڤێرسدا. دەزانی ڕەنگە ژیرۆ لەو جیهانەدا سینەمایەکی هەبێ، دەتوانی بچیت لەو سینەمای ژیرۆی بڵی تێک بکڕی، بڵیتەکەش بە دراوی دیجیتال دەکری یان بە کرێدیت کار و دەچێت ناو سینەمایەکە. اینجا پەردەیەکی گەورە دێتە پێشتا، فیلمێکی نوێی شەوکەدەمین کۆرچی دەبینی، ئەوەی دەرهێنەر و هاوڕێکی زۆر خۆشەویستیشمە شەوکەت، خەڵکی زاخۆی زۆر زۆر دەلالیشە لە نێو جیهانی مێتاڤێرس. ئەوە تەنها نمونەیە کە دەزانن ڕەنگە کەسێکی دیکەش مۆزەخانەیەکی گۆرانیەکانی کاک محەممەدی ماملەی دانابێ، یان مۆزەخانەیەکی هەڵبەستە جوان و بێوێنەکانی مامۆستا هێمن مکریانی و وەفایی دڵان.
کە هاوڵاتی دیجیتاڵی ناوجیهانی مێتاڤێرس دەتوانێت بچێت چێژیان لێ ببینێ. هەر ئێستا بۆ نمونە شتی وا هەیە بۆ هونەرمەندە ڕۆژاواییەکان بۆ باخ و مۆزارتوەوە و ئەوە کەم پێم وانییە محەممەدی ماملێ و حەسەن زیرەک و تایر تۆفیق و ئەویدی هیچیان لەوان کەمتر بێت. چێ دەزانێ بەڵکو خەونەکانیشمان بۆ پێکێنانی کوردستانێکی سربەخۆ لە نێو مێتاڤێرس وەدی بێ. ئەگەر هات و وەدیش هات بیتر هیوادارم لەوێش کەس شەڕمان پێ نەفرۆشێت، بەڵام نێوانە خۆمان بێ خیاڵەکەشی خۆشە ها. وەرنەوە هێندە لە ناو خیاڵی مێتاڤێرسدا مەمێنن، هێشتا زۆر قوڵ مەڕۆن. ئەوەی وەک نمونە باسم کرد زۆر سەرەتاییە لە داهاتوودا چاوەڕوانیەکان بۆ مێتاڤێرس بێ کۆتایین و هەموو شت لە ناو جیهانە ڕێی تێدەچێت. هەرچی بە مێشکتاندا دێ ڕەنگە لە ناو مێتاڤێرسدا ببێت. ئێستا چەند کۆمپانیایەکی زۆر بەهێز و بەناوبانجی جیهانی بواری تەکنۆلۆژی زۆر بەجددی لەسەر مێتاڤێرس کار دەکەن. لەوانە کۆمپانیای مێتا یان هەمان فەیسبووکی جاران کە خاوەنی کۆمپانیاکە مارک زاکربەرگ سەرمایە گوزاریەکی چار زۆر گەورەی لەسەرداهێنان لە بواری مێتاڤێرس کردووە. لە دیارترینی پرۆژەکانیان هۆرایزن وەرک ڕومزە کە دەڵم پرۆژەیەکی زۆر گەورەی بواری مێتاڤێرسە کاری لەسەر دەکەن و هەر جارش کلاوە VRەکانیان ئەو کلاوانەی کە لەسەری دەکەن بۆ مێتاڤێرس گۆڕانکاری بەسەردادێ پێش دەکەوێستاوان باسی وی دەکەن کە ئەم پاییزە کوێستی 3 دەردەخەن. هاوکات کۆمپانیاکانی ئەپیک گەیمز، ڕۆبلاکس، یونیتی تەکنۆلۆجی، دیسەنترەلاند، نیانتێک، مایکرۆسافت، سۆنی، ئالفابێتی گوگڵ، ئامازۆن، ئەوانەش لەسەر چەندین پرۆژەی زۆر جیاواز و گەورە بۆ پێشخستن و وەگەرخستنی مێتاڤێرس کار دەکەن. دەبێت چاوەڕێ بکەین بزانین چی لێ دێ، بەڵام نابێت دەستیش لەسەر دەستدانین، دەبێت ئێمەش لێی شارەزابین. دیسان خۆتان تیارکەن بۆ مێتاڤێرس، چونکە ئەوە دەبێ هاوڵاتی دیجیتاڵی کوردیش لی پاش نەکەوێت. هەم دیسان ئەو باسێکی زۆر سەرەتایی بوو، دەکرێت هەر بەشەیەم پادکەستە بکرێت بە پادکەستێکی جیاواز، هەمووی ئەوانە باسی زۆر زیاتری دەوێت. هەر مژارەی دەتوانین بکەین بە پادکەستێک. بۆیە تکایە لە پێشنیازەکانتان بێبەشمان مەکەن، پێمان بڵێن کام بەشتان پێخۆشە زیاتر باسی بکەین، زیاتر بچینە ناو باسەکە، ڕوونتری بکەینەوە، ئاگادارمان بکەن. ئەوەی پێشکەشمانکردن پادکەستێکی دیکەی دیجیتال سیتیزن بوو. جێگەی خۆیەتی یەکجار زۆر سپاسی هاوکارانم لە رادیۆی ڕووداو بکەم بۆ هەموو یارمەتی و ماندووبوونەکانیان، بە تایبەت کاکزان سەلیم و کاک فەرمان ساڵح بەڕێوەبەری رادیۆی ڕووداو، هەروەها هاوکارانم لە بەشی گرافیکی ڕووداو کە ئەرچی گرافیکەکان دەچێشن. کە هەر ڕەخنە پێشنیاز و داواکاریەکتان هەیە لە ڕێگای ئیمەیلی dgcz@roudaw.net یان لاپەڕەی فەرمی رادیۆی ڕووداو، پادکەستی ڕووداو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لاپەڕەکەی خۆشم لەسەر فەیسبوک بۆمان بنێرن. لەبیرتان نەچێ ئێوە گرنگترین سپانسری ئەم پادکەستن، هەفتانە چاوەڕێی دیجیتال سیتیزن بن، دەست لە سابسکرایبکردن و فاڵۆی پادکەستەکەشمان لەسەر پلاتفۆرمەکان مەپارێزن. لەبیرتان نەچێ دیجیتال سیتیزن ئێستا لەسەر یوتیوبیش بەردەستە. کاتتان خۆش، کوردستان ئاوەدار.